بینەرانی عەزیز، ئێستاش لە درێژەی بەرنامەکانماندا وەرگردراوی بابەتێکتا پێشکەش دەکەین لەژێر ناوی کاتێک ڕێنوێن هەتاو بێت، لە نووسینی کەژاڵ کەریمی، هاوسەری معالمی بەندکراو شەعبان محەممەدی. کاتێک ڕێنوێن هەتاو بێت بوومەلێڵی ئێوارەیە لە هەیوانی ماڵەکەوە و لە تەنیایی خەیاڵی خۆمدا دانیشتوم و لە خۆرەتاوم دەڕوانی کە لە نێوان پلک و گەڵای دارهەناری حەوشەکەوە خەریکی کۆکردنەوەی تاڵی ئاڵی ئاڵتوونی خۆی بوو. لە ناکاوێک تیشکی تیژی ڕووناکیەکی بەهێز ناچاری کردم کە چاوەکانم بۆ چەند جارێک بتروکێن. دووبارە ڕوانیمە ئەو ڕووناکیە بەهێزە دەتکوت بە تەمایە قسەم بۆ بکات. لەو کاتەدا کە لە زەینی پەشۆکاومدا بووم، بەنگێکی نەرمونیان بە ئەسپایی بانگی کردم و پێیوتم دەستت بخەرە دەستنەوە و من بێویستی خۆم و بەبێ ئاگا هەردوو دەستم بەرەو لای ئەو بەڕێ کرد. لە چاولێنانێکدا خۆم لە پشتی کورسیەکدا دۆزیەوە کە زۆر ئاشنا بوو بووم. بەڵێ، ئەوە ئەو کورسیەیە کە لەسەری فێری ئەلفوبێی ژیان بوو. بەڵام چی دەکەم من لێرە؟ لە چواردەورم کە دەڕوانی کۆمەڵی قوتابێن بینی لە ناو قورسایی قوڵی بێدەنگیەکدا تێڕاما بوون لە تەختەڕەشی سەر دیوار. لێم ڕوانی مامۆستایەک لە بەردەم تەختەڕەشەکە ڕاوەستا بوو و منداڵانی فێر دەکرد کە چۆن خۆرە تاوێک لە ناودڵی تەختەڕەشتا بکێشنەوە تاکو و شەمشەمە کوێرەکان بترسێنێ و ڕامیان بنێ. پرسیارم کرد لە ڕووناکی ئێرە کوێیە؟ وتی لەسەر پۆلی وانەوتنەوەی ئەبولحەسەنی خان عەلی دادانیشتووی. لە ناکاوێک فرمێسک لە هەردوو چاومەوە جۆگەلەی بەست. باسی خان عەلیان بۆ کردبووم کە چۆن شەمشەمە کوێرەکانی ساواک کۆبوونەوەی مامۆستایان بە ئامریکاوە بەستەوە و لە ئاکامدا خەنجەری تیژی شەمشەمە کوێرەکان سینگی پڕ لە تیشکی ئەو مامۆستایان کە قوتابیانی فێر دەکرد چۆن خۆرەتاو لە ناودڵی تاریکیدا بکێشنەوە هەڵدڕی. کایوانە کۆتایی هات و منش لەسەر جێگەکەی خۆم کەوتمە سەر پێ. قۆرگم لە گریان پڕ ببوو، وتم با بگەڕێینەوە. ڕووناکی شێوە ئاڵتونش لە وەڵامی مندا وتی هێشتا ژوانەیەکی ترمان ماوە و دەبێ لە پۆلدا حازر بین. مامۆستا هاتە سەر پۆل و قوتابیەکان کتێبەکانیان لەسەر کورسی بەردەمی خۆیان دانا. بە دەنگێکی دڵڕفێنەوە مامۆستا وتی کتێبەکانتان وەلانێن، ئەمڕۆ چیرۆکێکتان بۆ دەگێڕمەوە. منداڵەکان سەرخۆش لەوەی پێویست نییە ناوەڕۆکی وشکی کتێبەکەیان بخوێنن، لەسەر تاپێ هەموو گوێ بوون بۆ بیستنی چیرۆکی مامۆستاکەیان. مامۆستا هەر بۆ دەنگە دڵڕفێنەی خۆیەوە دەستی پێکرد. منداڵەکان، ئەمڕۆ دەمەوێت چیرۆکی پیرەماسیەک گێڕمەوە کە چیرۆکی بێچووە ماسیەکی بچووکی بۆ 12,000 بێچووە ماسی بچووکی تر دەگێڕاوە. بەڵێ، ماسیە بچکۆلانەی ناو چیرۆکەکەی ئێمە. لە ناکاو و بە حەزەوە سرم بەرەولای ڕووناکی وەرسوڕاند و پێم وت ئەم چیرۆکە زۆر ئاشنایە. ڕووناکێکە زۆر لەسەر خۆ سەرێکی جوڵاند و وتی بەڵێ، ئەوە سەمەدی بێهرەنگیە. هەر ئەو مامۆستایەی بەردەوامی و بزوتنەوەی فێری قوتابیەکان دەکرد. ئەو مامۆستایەی فێری دەکردن نەترسان ئازایی نییە، بەڵکو شوێنکەوتنی ئامانجەکانە و سەرخستن و سەرکەوتنیانە سەرەڕای هەموو ترسەکان. هەر ئەو کەسەی کە وەخەبەر هاتن و بە خەبەرمانەوەی فێری ماسی ڕەشە بچکۆلەکە کرد تاوەکو بەردەوامی تێکۆشان و خەبات بۆ داهاتوو بجێ بحێڵێت. ڕووناکی وتی ئێستا ئیتر کاتی ڕۆشتنە. دووبارە خۆم لە هەیوانی ماڵەکەدا دۆزیەوە و هەستی تەنیایی و دڵتەنگیەکانیشم نەما بوو. هەستێکی نامۆم بوو. دەتوت لە ناخی هەستی تەنیام و خەم و تاسا دەستە و ئەژنۆ ڕاپەڕیوم تا لەم کتوبەندە ڕزگارم بێت. سرم هەڵێنا و ڕووناکی لە دوورۆڕە کۆتا تیشکی خۆی دەهاویشت. لەبەر خۆوە وتم بەڵێ، ئەوە قوتابیانەی دوێنێکە لە ناو پۆلی خان عەلیدا خۆرەتاویان لە ناو سینگی تاریکیەک دەکوتا، هەر ئەو مامۆستا جوامێرانەی ئەمڕۆکەن. ماسیە بچکۆلە ڕەشەکەی سەمەدن کە ئەمڕۆکە وانەی نەئازایەتی و پرسیارکردن فێری قوتابیەکانی خۆیان دەکەن. بەڵێ، مامۆستایەک دەناسم کە ئەمڕۆکە وانەی پرسیارکردن بە قوتابیەکانیان دەڵێنەوە، لەگەڵ ئەوەی لە سیاچاڵ و لە زینداندان کەچی پۆلی وانە و دەرسەکانیان بەردەوامە. قوتابیەکان وانەکانی مامۆستایان کردوتە سەرپشکی داهاتووی خۆیان و دەپرسن بۆچی مامۆستا لە کاغەز و لە قەڵەم بێبەشە.
ئەویش لەم جیهانەی هەموو پەیوەندی کۆمەڵایەتی مرۆڤانە نقم بووە لە سەهۆڵاوی حیساباتی خۆپەساندانەی سەرمایەداران. بۆچی دەبێ مامۆستایەک لە زیندان بێت کاتێک ئەوان تەنیا ئامانجیان ئەوەیە نرخ و ڕێزی مرۆڤەکان بگێڕنەوە کە بەداخەوە ئەمڕۆکە بۆتە نرخی سات و سەودا؟ بەڵێ، ئەوان ئەمڕۆکە وانەی پرسیارکردن دووپات دەکەنەوە کە بۆچی قوتابیەکانی خان عەلی و سەمەد کەوتوونەتە گۆشەی زیندان. ئەو بۆچی و بێ ئەژمان بۆچیانەی تر ئێمەی خستۆتە ئەو خواستەی کە تێبگەین چۆن مێژوو دووپات دەبێتەوە، جاری یەکەم بە شێوەی کارەسات و دووهەم جار بە شێوەی کۆمێدی. ئێستا دەزانین کە مادامێک هەتاو ڕێنوێنە نابێت ترسمان لە تاریکی هەبێت. کەژاڵ کەریمی هاوسەری مامۆستای بەندکرا و شەعبان محەممەدی، جۆزەردانی 1401 هەتاوی، وەرگێڕان لە فارسیەوە هێمن ئەمانی.